گەشتی ئەمجاری بەرنامەی بەرەولووتکە لەگەڵ گروپێکی شاخەوانی نێودەوڵەتیە کە پێک هاتوون لە چەندین شاخەوانی کورد و بیانی کە لە وڵاتانی ئاسیا و ئەوروپا هاتوون بۆ ئەوەی ئاشنا بن بە جوانی سروشتی کوردستان. گەشتی ئەمجارەمان بەرەو گوندی سەرماردە. لە ڕووی جوگرافیەوە سروشتی ناوچەکە زۆر جوان و سەرنجڕاکێشە. ئەم گوندە مێژوویەکی زۆری هەیە. چەندین جار لەلایەن حکومەتی بەعاز خاپۆر کراوە. بەڵام لە ئێستادا تەنیا ماڵێک لەم گوندە ماوە کە نزیک چیای سارایە. دەکەوێتە شارۆچکەی دوکانی سەر بە پارێزگای سلێمانی. Good morning, welcome everybody. Today we are here. بانی باش هەموو لاکتان بەخێر بێن. ئێمە ئێمڕۆ لێرەین بۆ شاخەوانی. ئەمڕۆ ڕۆژێکی خۆش و تایبەتە. هەموو کار لێرە هەر بەهارە. ئێمە سەر دەکەوین بۆ سەر ئەم شاخە بۆ لووتکەکەی لەم گەشتە ئامانجمان لەم گەشتە کۆکردنەوە و سەرکەوتنە. ئێمە بەپێ دەڕۆین هەنگاو بە هەنگاو بەرەو گوندێک لە نزیک لووتکەی شاخی سارا کە پێی دەوترێت سەرمۆرد. ئێمە دەمانەوێت لەم گوندە شوو بدەین و لەوێ وانان بخۆن. لە هەر هەنگاوێک هەستان بەمان دیبوون کرد دەتوانن پشوێکی کورتوەر بگرن. دواتر بەیەکەوە بەردەوام دەبین لە سەرکەوتن. پێش هەموو شتێک لە گروپ جامە بنەوە. ئارامتان هەبێت. هەروەها هەرچەکتان پێویست بوو تەنها بەخۆمی بڵێن یان دەتوانن بە کاک مزەفەر بڵێن. ئەوەی ئێمە داواکارین ئەوەیە تەنها خۆشی لەم گەشتا ببینین. ئێوە ئامادەن؟ با دەست بە گەشتەکەمان بکەین. ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە، ڕۆژ لە دەرەوەی و باڵم پێی گەرمە هێندە بەرز نییە بەم ڕادەیە کە بتوانین کە نەتوانین سەرکەویش. سیای سارامان هەڵبژارد شوێنێکی زۆر خۆش و دۆژیرە. وەک دەبینن لە لووتکەی چیاکەوە ڕووبارێک دێتە خوارەوە بە تەنیشتی گوندی سەرمۆردا تێدەپەڕێت. تەمان گوندەکە چۆڵ بۆ تەنها یەک ماڵی تێدا ماوە. نازانم ئەم ڕووماڵەکە لەوێنیانە. شوێنێکی زۆر خۆش و دڵگیرە. ئەشکەوتی جاسەنە دەکەوێتە بەری ڕۆژهەڵاتەوە لەو لووتکەی دەستی ڕاستمانەوە با بڵین. لووتکەی چیای سارەش بەم تەنیشتەمانەوەی ئەم بورد و شتەی دیارە تێوەیە بەسەرەوە. لە شوێنی با بڵین دۆڵەکە زۆر استراتیزیە. کاتی خۆی پێشمەرگە لێرە زۆر ماوەتەوە با بڵین شوێنێکی تۆزێک ئاسەیە. شوێنەکە زۆر بە ئاسانی دەست پێی ناگات و زۆر زۆر دڵگیر و خۆشە.
ئەمڕۆ چەند میوانێکمان لەگەڵدایە چەند کەسێکی بیانیمان لەگەڵدایە بۆش هەڵمان بژار بینە ئێرە چکە شوێنەکە زۆر دیار نییە زۆر با بڵێن ناسراو نییە ئێمە دەمانوێت پێیان بناسیین نەک هەر بەم گروپە بە برادەرەکانی ئەوانیش با بڵێن لە گروپی خۆشمانەوە زیاتر شوێنەکە پیشان بدەین کە شوێنێکی چۆنە لە ڕووی جوگرافیەوە دۆڵێکی زۆر خۆشە هەمووی دەورە درراوە بە تاشەبەردی گەورە و دیواری بەرز بەڵام کە لە دۆڵەکە ئێستا دەرەوە دنیاشتر دەبینی دنیاشتر دەبینی بە ڕوودا دەکرێتەوە شاخەکان هەمووی دەبینی بە وازحی با بڵێن شوێنی جوودکردن و شوێنی ئاژەڵداری ئەمانە هەمووی زۆر بە جوانی لێ دیارە لە هەمووشی خۆشتر ئەمەیە کە ئێستا لەم دۆڵە دەرسن ئێوەش هەر دۆڵە بەڵام دۆڵێکی زۆر کراوە دۆڵێکی فراوانترە وەکو گروپی ڕۆکر بۆنز ئەمڕۆ ئەم شوێنەمان هەڵبژارد چەند تایبەتمەندیەکی هەیە یەک لەوانە ئەو گوندەی خوارەوە گوندی خەمچوغەی پێڵێن کاتی خۆی ئەنفال کراوە وابزان بینیتان پاشماوەی گوندەکە هەرماوە لەوێ ئەم دۆڵەش زۆر سپێشەڵە شوێنەکەی زۆر جوانە بەهاران کانیەکانە تەقن لێرە وەکو جۆتان لە دەنگی ئاوە ئێمە وەکو گروپی ڕۆکر بۆنز پێش 2012 کۆمەڵە برادێک بووین حەزمان کوردستانمان خۆشەوێ چیاکانمان خۆشەوێ وەکو هەموو کوردێک هاوڕێی سەرەکیمان چیایە ئیتر هێواش گروپەکەمان ڕاستی زۆر گەورە بووە اینجا هەموو نەتەوەیەکشی تایە بڵێن بیانی و ناوخۆیی و دەورا پشتی خۆمان و زۆر جار گروپەکە تێکەڵەیەکی زۆر سەرنجڕاکێشتایە ئەبینی کابراێک لە ئوسترالیا هاتووە لە کوردستان هەفتەیەک دەڕۆژ لێرەیە یان لە ئەمریکا یان لە ئەوروپا هاتووە هەفتەیەک دەڕۆژ یان مانگێک لێرێ ئیتر ئاشنایی بەم گروپا بێت دێ لەگەڵمانە و ئەم کوردستانە خۆشاوینێ زۆر پێی خۆشیانی شتیوا هەیە چالاکی هاکینگ وەکو لە هەموو دنیا بڵاوە زۆر شتێکی بڵاوە زۆریشی زۆرە هایکینگ و ترێکینگ لە هەمویان ئەوەترە بڵاوترە با بڵێن کە زۆر ماندوو دەبی دەبێ هەنگاوەکانت بچووکەیتەوە هەناسەی زۆر بدەن ناسەی قوڵ هەڵمژی سیەکانت پڕکەی بۆ سیەکان پڕ دەبێت لە ئۆکسجین تاقەی زیاتر بۆ دروست دەبێت هێزی زیاتر لا دروست دەبێت ئەمە یەکێکە لە تاکتیکە هەرە بەسیط و باشەکانی شاخەوانی کە بە شاخدا سەر دەکەوی ئەمە زۆر زار لە وەرزشش کە باڵێن لە هۆڵەکان وەرزش دەکەی یاری ئاسن بەسەرن ڕاهێنەرەکە پێ دەڵێ هەناسە بدە کە باڵێن وەزن بەرزەکەیتەوە دامبڵس و ئەمانە هەناسە نەدەی ئاسان پێت دەکرێت بەڵام دوای زوو دەکەوی زۆر زار کێشەی بورانەوە دروست دەبێت کێشەی سەرسوڕە دروست دەبێت بەلەبەرەوە ئەگەر زۆر ماندوو بووی یان دانیشەکەمێک ئیستراحەت کە یانیش هەنگاوەکانت بچووکەوە هەناسە بدە هەناسەدانی قوڵ زۆر شەرتە بە تایبەتی ئێرە کەژوهەوایەکەی تایبەتە ئۆکسزینی زۆرە دوورە لە دووکەڵی سیارە و دوورە لە ژاوەژا و دوورە لە هەموو شتێک سروشتیش چێژی تایبەتی خۆی هەیە وەرزشی شاخەوانی چێژی تایبەتی خۆی هەیە ڕاستە ماندوو دەبی ڕاستە هیلاک دەبی ڕاستە تووشی کێشە و ئەمانە دەبی بەڵام ئارام بەخشە بۆ ڕۆح
بۆ مێشکت زۆر جار هەیە خەڵک لەگەڵمان هاتۆتە دەرەوە زۆر تووڕە بووە ماڵێن کابراایەک بۆ زۆر کەسێک بۆ زۆر زوو هەڵدەچوو دوو قسەی لەگەڵ دەکەی خێرا بەڕوودا دەتەقێتەوە بەڵام چەند جارێک لەگەڵمان هاتۆتە دەرەوە ئارام بۆتەوە مێشتی ئارام بۆتەوە کێشەی نەماوە کێشەی دەرونی چارەسەر دەبێت بە شاخەوانی هەموو وەرزشێک بەڵام شاخەوانی بەتایبەت بۆ لەبەرەوەی تۆ سروشتەکە ئەو هەوایەکە ماندوو بوونەکە وەرزشەکە ئاگاداری خۆ بە تەمام دەست بۆش I am from France. My name is من خەڵکی فەڕەنسام ناوم ماریایە یەکێک لە هاوپیشەکانم لە کوردستان دەربارەی ئەم گروپە پێڕاگەاندم کە هەفتانە ئەوان گەشتی شاخەوانی ئەنجام دەدەن ئێمەش لە وڵاتی فەڕەنسا زۆربەی کاتەکان گەشتی شاخەوانی ئەنجام دەدەین بەڕای من کوردستان وڵاتێکی جوانە بۆ شاخەوانی من حەزم زۆر لە کوردستانە من مامۆستام لە قوتابخانەیەکی فەڕەنسی بە ناوی دانیال میتران ئەمڕۆ هەستێکی زۆر خۆشم هەیە چونکە لەگەڵ خەڵکانێکی باشدا ئێمە هاتوین بۆ گەشت بۆ ئەو شاخۆکەوانی کوردستان کە بەڕاستی زۆر جوانە. تەنها لە شاخەوانی خۆی نەدۆزیوەتەوە ڕۆکیبۆنس لە کایاکینگ با بڵین بەلەمی چوب کە پێی دەڕۆتە ناو ڕووبار و دەریاچەکان کە لە کوردستان هەمانە کایاکینگ ریڤەر ڕافتینگ ماونتن بایکینگ باسکی سواری شاخەوانی بەر لەسەر شاخ هەروەها بیرۆکەی تریشمان هەیە بۆ پارەگلایدینگ پەڕەشوتوانی با بڵین و خلیسکانی سەر بەفر کامپینگ با بڵین شەوانەمانەوە لە دەرەوە لە شاخەکان یان لە دەشتەکان و شوێنانی کە هەڵی دەبژێرن پێش وەختە پلانی بۆ دادنین ئەمڕۆژ دەمێ پرسیاریەوە لە جەماعەت بکەم Why you are here guys? Hiking! What are you doing? Hiking! Why? Why? We want to rock our bones! Alright, so welcome everybody, let's go! ڕووی گەشتیاری ئەو شوێنێک کە بۆی دەڕۆی بە تایبەتی ئەگەر وڵاتی خۆت بێ بە دنیای دەرەوە دەناسێنی ئێمە هەر با بڵین کافتریا و هینمان نییە هۆتێل و پارک و ئەمانە نەخێت سروشتی کوردستان سروشتێکی تایبەتە هەموو جۆرە شوێنێکی جیاوازی هەیە کە لە وڵاتانی تریشدا هەیە مەسەلەن ڕووبارمان هەیە دەریاچەمان هەیە شاخمان هەیە
ئێستا ئێمە گەیشتینە گوندی سەرمۆرد گوندێکی زۆر خۆشە بەڵام بەداخۆ چۆڵ کراوە تەنها یەک ماڵی تێدا ماوە ئەماڵە لە بەهارەوە باڵێن لێرە بە دواوە دەگەڕێنەوە ئێمە نزیکەی 2.6 کیلۆمەترمان بڕی بە دوو کاتژمێر سەرکەوتن 4,000 پێ زیاتر هاتوونێتە سەرەوە 4,000 شەقاو ئەم دەیە چۆڵ کراوە هەروەک گوتم لە سەردەمی باس ئەمانە پژیریان لە پێشمەرگە کردووە بەم هۆیەوە تر پێیان سۆڵکردن و دەیەکان خاپور کردووە شوێنێکی زۆر خۆش و استراتیزیە ئاوێکی کانی هەیە زۆر سازگاری و خۆش و شیرین ئێستا دەچینە ئەودی بووی ئەمە ماڵی کاک سەدیقە ئەزانم تاکە ماڵە لێرەمەوە هەروەک باسم کرد ئێستا دەڕووین بۆ لایەن سایشی سەر ئاگرمان بۆ حازر دەکەن هەروەک وتم مێرت ئەوان تاکە ماڵن لێرە ماون زستان لێرە دەڕۆن لە بەهاردا دەگەڕێنەوە و ئیتر لێرەوە کۆتایی گەشتەکەمانە هیوادارم هەمووتان ڕۆژێش خۆشتان بەسەر بردبێ ئیتر کاتی نان خواردنە و کاتی ئیسراحەتکردنە ئەمڕۆ لەگەڵ ئەم گروپە ڕۆک یوربۆنس هاتوون بۆ شاخی سارا من دەمێکە لەگەڵیانم هەفتەی جارێک زۆربەی جارەکان هەینیان ڕۆژی هەینی دەردەچین شاخەوانی دەڕۆین لەوانەیە بە پێیان بڕۆین ڕۆشتنە زۆر شوێنی ئاوی لێبێ شوێنی شاخی لێبێ دەشتا ینی ئەوە نییە تەنها بەسەر شاخەکەوین بەڵام خۆشە بۆ لەشمان بۆ لە ساقیمان هەروەها شتەکەی ساتی پێ دەبین بە خۆشی و برادری نوێ هەر کاتە و خەڵکی نوێ دێتن برادری نوێ پەیدا دەکەین بیانیمان لەگەڵ ئەژنەبی خەڵکی فەڕەنسا و ئەڵمانیا هەموو شوێن کورد و عارەب تێکەڵاوین وەیە دێن کەلتوری یەکدیش دەناسین شوێنەکە زیاتر لە شوێنی سروشتی کوردستان دەگەڕێن کە شوێنێک ئاوی لێبێ شاخێک واتە سروشتێک تەبیعەتێکی ڕوون و جوان بێ کە بتوانین تیایدا ئیسراحەت بکەین یاخود سروشتی کوردستان ببینین ئەم ڕۆژ کە هاتوونە ئەم شاخی سارا شوێنێکی ئاومان بینی کانیمان بینی لە ڕێیا جەوەکی خۆش بوو هەروەها بەردەوامین لە سەرکەوتنا لێرە لە گوندێک ڕاوەستاین کەمێک خواردنمان خوارد هەروەها کەمێک کەسی بەتەنمانمان بینی ودا پیرێک لێرە دانیشتووە قسەی خۆشی بۆ ئێمە کرد ئەمەش کاتی خۆشی پێوە بەسرە بین بێگومان لەگەڵ ئەم گروپەش کاتی خۆشمان هەیە و دادەنیشین بەزمی خۆش قسەی خۆشەکەین هەروەها هەست بە کاتەکە ناکەین سەرەکەوین دادەنیشین عادەتەن لە شوێنێک دادەنیچین خواردنە خۆینەوە دوای ڕێیەکەوین بۆ خوارەوە لەوانێ لە خوارەوە چایەک دانیشین بە خەڵوز بیکەین ینی شتی کەلتوری و کوردەواری با بڵێن منیش هیوادارم کەسی دیش هەوڵ بدەن بێن خاستن کچەکان کە ئەم شتە بۆ کچیشە نەک بۆ کوڕ شاخەوانی بۆ هەموو کەسێکە و هەمومان یەکسانین خۆشە خۆشحاڵیژە بن کەسی نوێ ببینم و بەشدار بن لەگەڵمان لەم گروپە لە ڕۆک یوربۆنس
زۆر خۆشحاڵم کە هاتیمە لەگەڵ گروپی ڕۆکربۆنس هاتیینە لۆ چای سارا زۆر خۆش بوو کە لێرەیەکە گروپەکانی دیمان دید دەهاتنەوە خوارێ لەڕێیەکەوە طبیعەتیشی زۆر جوانمان دید کانی بۆ ئێستا دەچینە لۆ سەرچاوی کانیەکە ئێستا لە گوندەچین کە گوندەکی زۆر کۆنە و زۆر خۆشەوە هێشتا ئایلێکی تایە دەژیتن. ئەمن لە هەولێرە هاتم ئەوڕۆ لەگەڵ گروپی شاخەوانی بە تایبەتی یەکەم جارە بەشدار دەبم لەگەڵیان لەو شوێنێک کە بەسەرکەتین گروپێک بووین لەگەڵ ئوستازەکەمان بە دوای ڕۆژنی یەکێک داهاتین تا گەیشتنە سەرەوە تووشی گوندێک بووین بەڕاستی لەناو هەموو چیا و شاخە گوندێکی زۆر جیاواز هەبوو خەڵکی لێ دەژیا لەوێ تۆزێک دانیشتین و هێواشواش بەسەرکەتین دەتوانم برێم چەند کیلۆمەترێکمان بڕیوە تەنیا وەکو شاخەوانی بەسەرکەوتوین ئێستاش لێرە دانیشین وەکو جەوەیەکی خۆش نانی نیوەڕۆمان خوارد لێرە و لە ناو گروپەکەشمان خەڵکانی جیاوازی تێدایە بەڕاستی ینی خەڵکانی هەولێر خەڵکانی غەیری کورد غەیری ئەجنەبی با بڵێن هەموو کەسێکی تێدایە گروپەکان زۆر خۆشەڕەوە بەڕاستی کاتێکی زۆر خۆشمان ئەوڕۆ جیاواز بردەسەر و بە تایبەتی سروشتی کوردستانمان دیت بەڕاستی هەتا نەگەڕێ هەتا بەسەر چیا و شاخەکانی کوردستان نەکەوی قیمەت و قەدری کوردستان بە تایبەتی نازانی ینی کە کوردستانیشمان ئێزگار جوانە لە ڕووی چیا و شاخ و هەوایەکە.